بەڵە گۆران سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز و خۆشەویست بێتن دیارە مۆندیال جامی جیهانی 4 ساڵێک جارێک دەکرێتن و هاوڵاتیانیش بە تامەزرۆییەوە ئەڕوانن و لە سۆرانیش هاوڵاتیانێکی زۆر شەوانە لە چایخانەکان و شوێنە تایبەتەکان کۆ ئەبنەوە بۆ سیرکردنی بیاریانە من ئەم شەو لە یەکێک لە چایخانەکانم وە چەند هاوڵاتیەکی لێ پێش ئێستا هاوڵاتیانێکی زۆری لێبوون هاندەری ئەرژەنتین بوون بەڵام لە ئێستادا بەهۆی دۆڕانی ئەرژەنتین ئەو هاوڵاتیانە کەمتر بوونەتەوە لێرە من چەند وەرزش دۆستێکم لەیە لەلایە ئەگەر بیتە ئێرانە لە سەریادیەکان قسەمان بۆ بکەی بەڵێ سڵاوت لێبێتن ئەگەر بیتە ئێرانە چۆن ئەڕوانی تا یاریەکەی ئەم شەو یاری نێوان ئەرژەنتین و کرواتیا بەڵێ لە ڕاستیدا ئەم شەو لە چایخانە فولکلۆری سۆران کۆمەڵێک هاندەری زۆر بە تایبەتی هاندەری هەڵبژاردەی ئەرژەنتین ئامادە بووم بۆ سیرکردنی یاری هەڵبژاردەی ئەرژەنتین کە ئەرژەنتین لە کوردستانە هاندێکی یەکجار زۆری هەیە بەڵام بەداخەوە ئەوەی جێی ناخۆشی و دڵگرانی بۆ هاندەرانی ئەرژەنتین لاو ئاستەیدا نەبوو کە هاندەران چاوەڕوانیانە کرد بەڕاستی ئەرژەنتین لەم مۆندیالە تا ئێستا زمانی لێک تێگەیشتن لە نێوان یاریزانەکانی نییە هۆکاری ڕئیسیەکە ئەرژەنتین لەو ئاستەدایە کە بەڕاستی بۆ هاندەرانی ئەرژەنتین شتێکی زۆر ناخۆشە من هەرچەندە وەک خۆم هاندەری هەڵبژاردەی ئەرژەنتین نیمە ئەوەی بەلای منەوە سەرنجە ئاستی لیۆنەل میسیە کە یاریزانی ژمارەیەکی هەڵبژاردەی ئەرژەنتینە لە ڕاستیدا من وەکو خۆم کە هاندەری میسیش نیمە بەڵام پێم وایە غەدرێکی زۆرە لە میسیەکری ئەگەر هێرش بکرێتە سەر ئەو یاریزانە چونکم لە ڕاستیدا لە یاری ڕابردوو یاری یەکەم کە لە بەرامبەر هەڵبژاردەی ئایسلەندا لیۆنەل میسی لە ناوەڕاست یاریگا یاریە کرد یاریێکی زۆر باشیە کرد بەڵام هیچ یاریزانێک نەبوو کەەوە ئیسفادە لەو تۆپانە بکە کە میسی ئەینار بۆ یاریزانەکان ئەوەی لەو یاری ئەمڕۆژ بینیمان میسی لە پێشەوە یاریەکەری تا یاریەکە خلاص بوو من نەمدی هیچ یاریزانێک تۆپێک بگەینێتە لیۆنێل میسی ئەوە بەڕاستی ئەبێ هەندەرانی ئەرژەنتین هیوا بخوازن کە بەیانی ئایسلەندا بەرامبەر بە هەڵبژاردەی نێجیریا بدۆڕێ بۆ ئەوەی تۆزێک هیوایان بۆ بگەڕێتەوە تاوەکو ئەرژەنتین لە یاری سێمە بەرامبەر بە نێجیریا ئاستی ڕاستەقینەی خۆی پێشکەش بکاو گۆڵی زۆریش بک بۆ ئەوی بتوانێت سەرکەوێ بۆ قۆناغی داهاتوو بەڵێ لە ڕاستیدا مۆندیالە دۆخی هەڵبژاردە گەورەکان تا ئێستا زۆر ناجێگیرە بە تایبەتی هەڵبژاردەی ئەڵمانیا بارازیل ئەرژەنتین کە تا ئێستا ئەرژەنتین لە دوی یاریدا یەک خاڵی هەیە و هەڵبژاردی ئەڵمانیاش لە یەک یاریدا تووشی شکست بووە. زۆر سپاس ئەمەوێ هاوڵاتی زیاتر و وەرزش دۆستی زیاتر بدوێنم ماوە ساگەر تۆش بیتە ئێرە تۆ هاندەری کامە هەڵبژاردە بووی ئەم شەو دۆخی هەڵبژاردەکانی ئەم شەو ئەم شەو هەندەری تیپی ئەرژەنتین بووم بەڵام تیپی ئەرژەنتین بینەرانی تووشی شۆ کرد بەو دۆڕانە گەورەی کە خەڵک تەوقعی وای ناکرد چونکە لەو مۆندیالە ئەستێرە گەورەکان وەک پێویست نەدرەوشانەوە وەکو ساڵانی ڕابردوو دەبین ئاسیان دابەزیوە بۆ خوارەوە بۆ نمونە دەبینین ئەڵمانیا ئەرژەنتین وەکو پێویست نەبوون بەڵام هەندێک تیپی نوێیە بە دەرکەوتیە وەکو بۆ نمونە بەلژیکا کرواتیا ئاستیان باش بووە تا حەدەچی وە ئەو تیپانەی کە تیپی عەرەبی ئەفریقی بوون وەکو میسر و تونس و مەغریب ئاستیان زۆر باش بوو تەکنیکیان باش بوو بە هێزگەمەیان دەکرد بەڵام بەڕاستی شانسی هاوەریان نەبوو بۆیە وا باشە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئاسیا ئەو تیپانەی کە لە بۆ مۆندیالی جامی جیهانی کە ڕووداوێکی زۆر زۆر گەورەیە پێویستە لە هەموو ڕوویەک خۆیان ئامادە بکەن بە تایبەتی لایەنی دەرونی و لایەنی تەکنیکی بۆ نمونە دەبین ئەو تیپانە لە سەرەتادا هەر لە 5 دقەی یەکەم لە 5 خولەکی یەکەم دەبین گۆل دەخۆنیان هەڵی کوشندە دەکەن بۆیە خەڵک تووشی ناومێری دەکەن و بەرەو دواوە دەگەڕێنەوە بەڵام دەبینین ئێستا لێرانە ئەو شەو هاندەرانی ئەرژەنتین تووشی شۆک بوون بەڕاستی لەبەر ئەوەی میسی وەکو پێویست یاری نەکرد